ئەمە مەڕاسیمی بەخاکسپاردنی دوو گەنجی هەرێمی کوردستانە کە بەهۆی خراپی بارودۆخی ژیان ڕوویان لە دەرەوەی وڵات کرد و لەو ڕێگایەدا گیانیان لەدەستدا. بەهۆی ئەو بارودۆخە سەختەی ئێستا هاوڵاتیانی کوردستان پیایدا تێپەڕدەبن، ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەرەو ئەوروپا کۆچ دەکەن کە زۆرینەیان گەنجی تازە پێگەیشتوون. سەروان ساڵح و محەممەد سەلیم کە دانیشتووی قەزای سۆران بوون، نمونەی سەدان گەنجی تری کوردستانن کە بەهۆی خراپی بارودۆخی ژیانیان ڕوویان لە هەندەران کرد و لە ڕێگادا گیانیان لەدەستدا. ئەم دوو گەنجە لە مانگی هەشتی 2016 هەرێمی کوردستانیان جێهێشت و لە هەشتی نۆی 2016 لە دەریا و زەرکاوەکانی بولغاریا خنکان و دوای نزیکەی 40 ڕۆژ لە گیان لەدەستدانیان تەرمەکانیان بەرەو سۆران گەڕێنرایەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەدڵێکی پڕ لە ئیمانەوە بەڕازیبوون بە قەزا و قەدەری خواوە بە وتنی ئینا لیللاهی و ئینا ئیلەیهی ڕاجعونەوە ئەمڕۆژ خوا حافزی و ماڵئاواییمان لە دوو ڕۆڵەیەکی تری دەبەری سۆران کرد کە بەداخەوە لە ڕێگای هەندران جانیان سپارد و دوایین ماڵئاواییان کرد. لە ڕێکەوتی نۆی لەسەردا کە براکەم بڕێکەوت بخۆ بە برادێکی خۆ بە ناوی سەروان، ئێمە قاچاقچی گوتی بەڕێ وشکانی ئەبەم، دواتریش کە گەیشتنە وڵاتی بولغاریا تا دەر بە وشکانی ڕۆشن. دواتر ئێمە یعنی قسەمان ئەوە بوو کە لە تا نەمسا بە وشکانی بڕۆن. دواتریش پاش ئەم حادیسە لە بولغاریا بە ئاویان بردێ بۆ ڕۆمانیا. ئێمەش لەو ڕۆژیوە هیچ ئەوە هەواڵەتمان نییە، بەڵام وڵاتی ڕۆمانیا زۆر سوپاسیانەکەم 8 قاچاقچیان دەستگیر کردووە، هەموو ئەو مافیانەکە ئەم کاریان کردووە. بێباشی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بەهاناوە نەهاتنی داواکاری گەنجان وای کردووە گەنجان ڕێگای هات و نەهات ببڕن و بەرەو هەندەران بڕۆن کە سوکاری سەروان ساڵح و محەممەد سەلیم داوا لە گەنجان دەکەن وڵات جێ نەهێڵن و ڕوو لە دەرەوە نەکەن بۆ ئەوی قوربانی لەو شێوەیە دووبارە نەبێتەوە. وەکو کە سوکاری ئەو دوو قوربانیانە داواکەین لە هەموو گەنجان لە هەموو خەڵکی لە هەموو ئەولاوە خوێنگەرمانە هیوادارین کە وڵاتی خۆبەجێ نێرن سەرڕایەوەی کە قەیرانی شەیە کە ڕەنگە وەزعەکەشی وەزعی داراییشینا لە باربی فشاری دروستکرد بێتە سەر زۆر بەمان، بەڵام وڵاتی خۆن لە هەموو جای خۆشترە. زادەوە لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم خاصە لە مەسعود بارزانی، لە نێچیروان بارزانی، لە مەسعود بارزانی کە ئەو کارمەندی ئاسایشی سۆرانە کە ئەو مەدارانەی هەر خەرەتاندی و بردیتی بەبێ پرسێمە ئیتراعاتی دەگە بکەن. بەپێی ئامارە نافەرمیەکان لە سەرەتای دروستبوونی قەیرانی داراییەوە تا ئێستا زیاتر لە 25,000 هاوڵاتی هەرێم ڕوویان لە دەرەوەی وڵات کردووە. لەو ژمارەیەش زیاتر لە 125 هاوڵاتی باشووری کوردستان گیانیان لەدەستداوە. سەروان و محەممەد نوێترین قوربانیانی ڕێگای دەرەوەی وڵاتن کە بەهۆی ئەو بارودۆخە سەختەوە وڵاتیان بەجێهێشت و بە یەکجاری کۆچیان کرد. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.